ئەو ماسیانە زۆر دەمرن بەهۆی نەبوونی ئاو لەبەرەوەی ئەو حوزانە نا زیادە هەر حوزی ئێمە نا هەموو حوزەکان زیاتر لە پشدەری هەمووی پێویستی بەو ڕووبارەیە بەو چۆمەیە ئەو ئاوەش ئێستاکەینی نایەت زۆر کەمی کردووە هەر حوزی ماسیەکان نا ماسی چۆمەکەی لە 150 هەمووی مردووە. ئەو چۆمە زەرەری زۆرە لەبەرەوەی خەڵک ماسی هەیە ئاوی نەماوە خەڵک زراعاتی هەیە ئاوی نییە ئەوجا هەتا بۆ گشتی دانیشتوەکان هەر بۆ مەڕماڵاتیش ئاوەکە ئەوەندەکەم بووە ڕێگا نەماوە بۆ ئەو ئاویش بدرێ ئەوجا بۆ شارەکەش بۆ قەڵاتزێ بۆ ڕاپەڕین جەمای ڕاپەڕین هەر ئاوی ماڵەکانیش کەم بووە. سلیم گوێم لێتە ئەوەی کە ئێمە داوامان کردووە بۆ ئەوەی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران قسە بکەن ینی بەپێی ئەوەی اتفاق و پرۆتۆکۆلانی کە لە نێوان ئەو دەوڵەتانە هەیە کە ئاوی هاوبەش لە نێوانیاندا هەیە ئەوەی بۆ شێوەیە معاملە بکرێت بەتایبەتی لەسەر مستەوای یان لەسەر ئاستی ئاوی بە ئاو بۆ ئینسان بۆ بەشەر لەگەڵ ئەو ژینگە ئاوی کە پێویستە سەلامەت بێ ئەین دەبێت بڕی ئاوی پێویست بۆ هەردوو ئەو بوارە بە بەردەوامی کراوە بێت نەک بەوەی بە یەکجاری قەتع بکرێت.